لەتیف یەحیا ئەو پیاوەی عودەی کوڕی سەدام ژیانی دزی. لەتیف یەحیا ئەو کەسایەتیە بوو زۆر لە عودەی کوڕی سەدام حسێنی سەرۆک کۆماری عێراق دەچوو. ئەو لێچوونە بۆ ئەو نەبووە مای نیعمەت، بەڵکو بوو بە تەوقێک و لە گردنی ئاڵا. دیکتاتۆرەکان تەنها سامانی وڵات نا، بەڵکو سامانی معنەوی وڵاتیش دەبن. وەک چۆن لە پەرتووکی ستەمکاری توێژەری بواری فەلسەفە فاروق ڕەفیقدا باز لە چیرۆکی دیکتاتۆر و تایبەتمەندیەکانیان دەکرێت کە بەڕادەیەک داماون و ناتوانن ئازادانە بچنە ناو خەڵک، بە هەمان شێواز بۆ بنەماڵەیەکی وەک سەدام حسێن ڕاست بوو. هەرچەندە حکومڕانی موتڵەقی عێراق بوون، بەڵام هیچ کات ئازادانە نەژیاون. تاوانە زۆرەکانی عودەی کوڕە گەورەی سەدام حسێن بەڕادەیەک بوون، نەک تەنها خەڵکی عێراق، بەڵکو خودی سەدام حسێنی باوکی چەند جار هەوڵی داوە بیکوژێت و چەند جاریش پاشای ئەردەن بۆی بۆتە شەفاعەتکار تا لە تووڕەیی سەدام حسێن بیپارێزێ. ئەم ترسەی عودەی و دەرکەوتنی ڕۆژانەی مەترسی هەبوو لەسەر ژیانی، بۆیە هەوڵی دا هاوشێوەیەک بدۆزێتەوە تا بتوانێت لە ڕێگەی ئەوەوە زۆر کار بکات و بۆ هەندێک شوێنی تایبەتی ئەو ڕەوانە بکا و لە بۆنەکاندا ببێتە شوێنگرەوەی تا ئەگەر مەترسیەک هاتە پێشەوە خۆی سەلامەت بێت و هاوشێوەکەی ببێتە قوربانی. لەتیف یەحیا بەهۆی سیمایەوە لەلایەن عودەیەوە پێشنیازی ئەوەی پێشکەش کرا وەک هاوشێوەی ئەو کار بکات و چەند نەشتەرگەریەک بکات تا بتوانێ ڕادەی لە یەکچوونەکەی زۆرتر بکات. بەڵام لەتیف یەحیا ڕەتی کردەوە. بۆ عودەی ڕەتکردنەوەی فەرمان نەبوو، بە ناچاری پەلکێشیان کردە زیندان و دوای ئەشکەنجەیەکی زۆر ناچاریان کرد ئەمە قبول بکات. ئەو کات چەند نەشتەرگەریەکیان بۆ ئەنجامدا و وانەی تایبەتی ڕەفتارکردنیان پێوت تا جوڵە و پێکەنین و تەنانەت سیگار کێشانەکەی لەو بچێت. نیشاندانی سزادانی هاوڵاتیان و کوشتنی خەڵک یەکێک بوو لەو دیمەنانەی دەبوو زۆر بیبینێت تا ڕادەی بەزەی هاتنەوەی سفر ببێتەوە و مەرگ بەلایەوە شتێکی سادە بێت. لەتیف یەحیا دوای ساڵانێکی زۆر لەسەر ناوی عودەی ژیانکردن و دەرکەوتن و کارکردن و تەنانەت ڕزگاربوونی لە هەوڵەکانی تیرۆرکردن، بەڵام کۆتا جار لەگەڵ عودەی نێوانیان تێک دەچێت. ئەو کات عودەی بەچەک مەبەستیەتی تیرۆری بکات. لەتیف یەحیا بە برینداری ڕوودەکاتە وڵاتانی ئەوروپا و ڕزگاری دەبێت و دەبێتە پەنابەر. لەتیف یەحیا لە چاوپێکەوتنێکیدا دەڵێت دوای ئەوەی هەواڵی کوژرانی دوو کوڕەکەی سەدام حسێنم پێگەیشت زۆر بێتاقەت و نیگەران بوو، چونکە دەمویست لە ناو دادگاکان بیان بینم و حەقم وەربگرمەوە. لەتیف یەحیا بۆ کەناڵێکی ڕاگەیاندن وەسیەتێک دەکات و دەڵێت ڕێگەمەدەن هیچ حکومەت و دەسەڵاتێک ژیانی تایبەتیتان بەرێت و کەسایەتیتان زەوت بکات. ئەوکات داوای لە وڵاتانی ئەوروپا کردووە کە دەست هەڵگرن لە پاڵپشتیکردنی ڕژێمە دیکتاتۆرەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و فرۆشتنی چەکپێیان، چونکە بوونی ئەوان پەیوەستە بە پاڵپشتی دەرەکی، گەرنا ناتوانن بەو شێوازە بەردەوام بن.